ساختە هەواڵ بەبزانین ساختە هەواڵ چییە؟ چەندە لە هەرێمی کوردستانە ڕەواجی هەیە و بەداخەوە هاوڵاتیان دەکەونە ژێر کاریگەری ساختە هەواڵەوە. گفتوگوێم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکدانە جەمیل بەڕێوەبەری پرۆژەی ساختە هەواڵ کە ئێستا لە لامان ئامادەیە. کاکدانە سڵاو لێبێ بەخێراتی سەرچۆ. بابزانین پرۆژەی ساختە هەواڵ چییە؟ بەڵێ پرۆژەی ساختە هەواڵێکێکە لە پرۆژەکانی ڕێکخراوی پاسەوان لە ماوەی ساڵ و نیوی ڕابردووە بە وردی ئێمە ئیشمان لەسەر کردووە و ئامانج لەم پرۆژەیە دیاریکردنی ئەو هەواڵە ناڕاستانەیە کە لە میدیا و سۆشیال میدیایە بڵاوەکرێتەوە و زانیاری نادروست و ناڕاست بە هاوڵاتیان ئەدرێ. ئێمە بە دوواداچوون بۆ ئەو زانیاریانەکەین و ڕاستیەکان جارێکتر بڵاوەکەینەوە بە هاوڵاتیان دەڵێن ئەم زانیاریە کە بڵاو کراوەتەوە لە فلان دەستگای ڕاگەیاندنەوە یان لە فلان پەڕەی سۆشیال میدیاوە بڵاو کراوەتەوە کاریگەری لەسەر هاوڵاتیان لەسەر خەڵک دروست کردووە. ئەمە ناڕاستە و ئەمە ڕاستیەکەیەتی بڵاویەکەینەوە. ئامانج لە پرۆژەکە لە چوارچێوەی ژینگەی هەواڵ و زانیاریە ئێمە ئیشی لەسەرەکەین. ژینگەی هەواڵ و زانیاری ڕەنگە ساختە هەواڵ چەمکێکی سەرەکی بێت لە چوارچێوەی تێکچوونی ژینگەی هەواڵ و زانیاریە. کۆمەڵە مەغزا و باگراوندی تر لە پشت ئەم چەمکی ساختە هەواڵەوە هەیە. یەکێ لەو چەمکانە بابەتی بەلا ڕێدابردننی بەمەبەستە. شوێنێک دەستگایەک حیزبێکی سیاسی کۆمپانیایەک هەندێک جار زانیاری ناڕاست بڵاوکاتەوە فی سەبیلی ئەوەی تەرکیزی کۆمەلگا بگوازێتەوە بە ئاراستەیەکی هەڵەیە بۆ ئەوەی ئەجەندایەکی دیاریکراوی خۆی بەرێتە پێشەوە. میدیاکان لەم چوارچێوەیە بەمەبەست بیان بێمەبەست بوون بە بەشێک لەم پرۆسەیە زۆرجار و ڕاستەخۆ بەبێ فاکچێکین بەبێ بە دوواداچوون و پشکنینی ئەو زانیاریانە ڕاستەخۆ بڵاویەکەنەوە بۆ وەرگێر. بیرمان نەچێ میدیاکان دەرگاوانن و هەدەفی بوونی دەستگای ڕاگەیاندن و میدیا ئەوەیە کە زانیاری ڕاست بدا بە وەرگرەکانی. کاتێک میدیا ناتوانێت فاکچێکین بکات ناتوانێت وردبینی لەو زانیاریانەیە بکات کە بڵاویەکاتەوە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئارامی کۆمەڵایەتی و دەرونی هاوڵاتیان تێک بدا زانیاری ناڕاست بە خەڵک بدات و لەسەر ئەساسی ئەم زانیاریان ناڕاستە هاوڵاتیان بڕیاری دروست نادەن بڕیاری هەڵە دەدەن. باشە کاکدانە راپۆرتەکانتان ساڵانە بڵاو دەکەنەوە؟ ئێمە لە ساڵی ڕابردوودا کۆی ئیشەکانمان سەرەتا بە چاو دێریکردنی میدیا و سۆشیال میدیا دەست پێ نەکرد سەرەتا بە ئەنجامدانی توێژینەوە دەستمان پێکرد بۆ ئەوەی دراسەیەکی واقعەکە بکەین کە بزانین کاریگەری ساختە هەواڵ چه ڕنگدانەوەیەکی لەسەر ژیانی خەڵک و لەسەر میدیاکان دروست کردووە. ئەو توێژینەوەی لە مانگی حوتی ساڵی 2021 بڵاومان کردەوە. نەتیجەی توێژینەوە کە بوو بە هەوێنی کارکردنی ئێمە کە بابەتێکی زۆر گرنگە ئیش لەسەر ساختە هەواڵ بکەین. لە ماوەی ساڵی ڕابردووە ئێمە بە 4 وەرز ئێمە ئامادەکاریمان کرد بۆ ئەوەی کە راپۆرتێکی ساڵانە بڵاو بکەینەوە. ئەو راپۆرتی ساڵانەیە تقریباً نزیکەی 257 هەواڵی ساختەمان پشتڕاست کرد بۆ ئۆتیایە و دوای پۆلێنی ئەو میدیانەمان کرد کە زانیاری ناڕاستیان بڵاو کردوێتەوە. لە ئێستایا بۆ ئەم ساڵ جارێکتر راپۆرتی وەرزی یەکەممان بڵاو کردوێتەوە. وەرزی یەکەم پۆلێنی راپۆرتەکان کراوە بە تەنها راپۆرتی ساختە هەواڵ نییە کۆمەڵێک راپۆرت و بابەتی پەروەردەیی تایە هەم بۆ میدیاکار هەم بۆ دەستگاکانی ڕاگەیاندن هەم بۆ هاوڵاتیان کە بە چ ڕێگەیەکی ئاسان دەتوانن نەکەونە ژێر تەئسیری هەموو ئەو شتانەی کە بڵاوەکرێتەوە و گومان دروست بکەن لەو زانیاریانەی کە بڵاوەکرێتەوە بۆ ئەوەی کە دڵنیا بنەوەی لەوەی زانیارێکە دروستە ئەنجا بڕوای پێ بکەن و چۆن ساختە هەواڵەکان بناستنەوە. دوای ئەوە پۆلێنی بابەتەکان کراوە بەسەر ساختە هەواڵی بابەتی سیاسی ئابووری کۆمەڵایەتی وەرزشی بابەتی جۆرا و جۆر بابەتی تەندروستی. باشە کاکدانەوەکو دەزانین بە بڵین میدیاکان زۆرن و سایت و ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر فراوانن با بڵین ئێوە ڕاگەن بۆی کە هەموو ئەمانە چاودێری بکەن یان ژمارەیەکتان دەستنیشان کردووە و متابع ئێوە ناکەن. ئێمە هیچ
بەمەبەست هیچ دەستگایەکمان دەستنیشان نەکردو متابعی بکەین یعنی ئیشکردنی ئێمە لە چوارچێوەی کۆمەڵێک پێوەرایە ئەم بابەتەی کە بڵاوەکرێتەوە تا چەندێک لایک و کۆمنتی بۆ هاتووە تا چەند شێر کراوە تا چەند تەسیری لەسەر خەڵک دروستکرەوە بابەتەکە چەندێک بۆ هاوڵاتی گرنگ بووە لەسەر ئەم بابەتە ئێمە هاتوین لەسەر ئەم پێوەرانە ئێمە هاتوین بە دوواداچوونمان جارێکتر بۆ بابەتەکان کردوتەوە ئەگەر ناڕاست بوو بێ وتمان ئەمە ناڕاستەکەیە ئەمە ڕاستەکەیەتی واتە ئێمە فاکچێکینمان بۆ کردووە نەهاتوین دەستگایەکی ڕاگەیاندن بە ئامانج بگرین و تەرکیزمان لەسەر ئەو دەستگا ڕاگەیان نەبێ بەقەت ئەوەنەی ئێمە هاتوین بابەتەکانمان بە ئامانج گرتووە ئەو بابەتانەی کە زۆرترین تەسیر و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروستەکە وایان لێ دەکا کە بڕیاری نادروستیان پێ بدات ئێمە بە دوواداچوونمان بۆ بابەتانە کردووە حاڵەتێکی زۆر گرنگە ئێمە وەکو ڕێکخراوێک ئەمە یەکێکە لە پرۆژەکان توانای سەرچاوی مرۆیی و سەرچاوی داراییەکەی لێرە سنووردارە تۆ بۆ ئەوی بتانی هەموو دەستگاکانی ڕاگەیاندن ئیشی لەسەر بکەی هەموو پەڕەکانی سوۆشیال میدیا ئیتر بەوانەی فەیسبوک تیکتۆک تویتەر ئینستاگرام هەموو ئەو پلتفۆرمانەی سوۆشیال میدیا کە بتوانانی ئیشی لەسەرکەی پێویستە بە توانایەکی مرۆیی باشەیە و پێویستە بە سەرچاوەیەکی دارایی باشەیە سنوورداری توانای مرۆیی وای کردووە کە ئێمە لە ئێستایان نتوانین ئەم پرۆسەیە بەرینە پێشەوە حاڵەتێکی تری ئەوەیە کە چاودێریکردنی ژمارەیەکی زۆر ئێمە بە پۆلێنی دەستگاکانی ڕاگەیاندن بکەین هەندێک دەستگای ڕاگەیاندنمان هەیە دەستگا کۆنباوەکانیان پێوترێت دەستگا تەقلیدیەکان وەکو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیۆ و ئەم بابەتانە لە ئێستا لە نیو میدیایە بابەتی سوۆشیال میدیا ڕەواجێکی زۆری هەیە ئەوەنەی خەڵک متأثیرە بە سوۆشیال میدیا ئەوەنە متأثیر نییە بە دەستگاکانی تری ڕاگەیاندن ئەوەنەی کاتەکانی لەسەر سوۆشیال میدیا بەسەرەبا ئەوەنە کاتەکانی بە سێریکردنی تەلەڤیزیۆن و خوێندنەوەی گۆڤار و ڕۆژنامەکان بەسەر نابات بۆیە لە ناو سوۆشیال میدیایشە هەندێک مەڵتیمیدیای فەرمیت هەیە کۆمەڵێک پیجیشت هەیە کە نەناسراون و سەرچاوەکانیان دیار نییە بەڕێوبەرانی ئەم پیجانە دیار نین نازانرێت لەکوێ بەڕێوە ئەبرێت و بچ ئامانجێک دروست کراون بەڵام کاریگەریان هەیە سیرەکەی باسی ئەمانەشەکەن بەڵێ 500 ئێمە ئیش لەسەر ئەو بابەتاناکەن کە کاریگەریان هەیە باشە کاکدانا ئەنی بام بکەمە دو پرسیارم قسەکە لەسەرەوەیە قسێکێ دەڵێ هەموو ناوهێنانێک ڕێکلامە جا چ بە باش بێ یا بە خراپ یعنی ئەوە کە بوون نەباز لە پیجێکەکەن دەڵێن ئەم بابەتی ئەم پیجە ساختە هەواڵە هەر ناوهێنانێکی بۆ خۆی دیسانەوە ڕکلامکردنێک نییە بۆ پیجەکە ئەوە ئامانجیەوە نییە بێگومان کە ڕکلامی بۆ بکەن بانگەشەی بۆ بکەن بەڵام هەر ناوهێنانەکەی و جێکردنەوەی لە راپۆرتەکانیەوەیە و دواتر باسکردنەوەی لە میدیاکان ڕکلامێکی ناڕاستەخۆنی بۆ پیجوەکە حاڵەتێک هەیە با ئێمە لە نێوان ڕیکلام و کاریگەریەکە لەسەر ژیانی خەڵک کامپێوەرەیان هەڵەگریت کامپێوەرەیان هەڵەبژێریت بۆ نمونە پیجێکت هەیە نەناسراوە نازانی کێ بەڕێوەیە بە زیاتر لە دەستگا فەرمیەکان لایکی هەیە بابەتەکانی شێرەکرێ کاریگەری لەسەر خەڵک دروستەکە فۆلۆوەری زۆر زیاترە باشە و لەوانەیە ئەگەر دەستگایەکی فەرمی 500,000 هەبێ ئەو 600,000 فۆلۆوەری هەبێت کاتێ بابەتێک لە دەستگایەکی فەرمیە بڵاوکرێتەوە لەوانەیە 1000 کۆمنتی بۆ ڕۆشت بێ سیرەکەی ئەو لە ماوەی 10 ساعتە 12,000 کۆمنتی بۆ ڕۆشتووە سێری کۆمنتەکانەکەی ئەخوێنیتەوە تێگەی کە فعلەن کاریگەری دروست کردووە لەسەر خەڵک و ڕێی خەڵکی بەلاڕێیا بردووە ئێمە لە چوارچێوەی ژینگەی هەواڵ و زانیاریە ناچاریت ئیش لەسەر ئەم بابەتانە بکەیت حاڵەتێک هەبوو لە ناو خەڵکە دروست بوو لە ماوەی ڕابردووە تەسەوەرەکەم تا ئێستش ڕەواجی هەیە ئەوت هەواڵەکە لە فەیسبوک بڵاوکراوەتەوە پیجەکە پێجێ بڵاوی کردوەوە 200,000 لایکی هەیە بەڵام پیجەکە نەناسراوە کەواتە ئەم پیجە نەناسراوانە زیاتر لە میدیاکان کاریگەریان لەسەر خەڵک دروست کردووە تۆ ئەگەر ئەمە پەراوێز بخەیت ئیشی لەسەر نەکەیت بە هەمان شێوە بەشێکی زۆری کۆمەڵگا کە متەسیر بووە بە زانیاریەکی ناڕاست هەواڵێکی ساختە کە بڵاو کراوەتەوە تۆ ئەم بەشە زۆری کۆمەڵگایشم پەراوێز خستووە بۆیە لە نێوان ئەوەی کە تۆ تا چەند پەبلیستی بۆ پیجێکی نەناسراوەکەی لە نێوان ئەوەی تا چەند ئەم پیجە نەناسراوە کاریگەری هەیە تۆ ناچاری ئەوە هەڵبژێری کە کاریگەریەکەی دروست کردووە لەسەر ژیانی هاوڵاتیان و بەڕاستی زۆر خۆمان لەوە پاراستووە کە
لە هەندێک لەو حاڵەتانەیە ناوی پیجەکان نەبین تەنها بابەتەکە ئیبراسکەین بۆی کە پبلیستیەکە دروست نەبێ بۆیان بەڵام ناچاریشی زۆر جار بڵێ ئەم پیجە کە کاریگەری زۆرە ناویشی بهێنیت. بەڕێز کاکدانە جەمیل بەڕێبەری پرۆژەی ساختە هەواڵ سپاس بە ئامادەبوونت سپاس بۆڕوونکردنەوەکانت بەستان خۆش بێ ماندوو نەبن بێگومان و کاری وایکەن کارێکی گرنگە ئەم سەردەمەیە کە ساختە هەواڵ بەڕاستی زۆر زاڵە لە نێو میدیا و سوشال میدیادا سپاس بە ئامادەبوونت. زۆر سپاس.